لە دوای ڕوخاندنی ڕژێمەکەی بەشار ئەلئەسەد لە سووریادا ڕێبەران و گەورە دیپلۆماتانی جیهانیش داوای پاراستنی کەمایەتیەکان دەکەن لە سووریای نوێدا و بە هەمان شێوەشی وا دەخوازن بەوەی سوود وەربگیرێ وەک دەڵێن لەم دەرفەتە مێژوویەی لە سووریادا هاتۆتە ئاراوە پاش نزیکەی 53 ساڵی فەرمانڕەوایەتی بنەماڵەی ئەسەد. سیروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە سووریای نوێدا هیچ ئەگەرێگەیە کە کێشەی کەمایەتیەکان چارەسەر بکرێ؟ بەڵێن گەلێک سپاس هەرکەس لە سەرڤەیەکی شەختی سەرڤەیەکی داتینی کۆ د سووریان و دە نەهاک و ئەسەد نەماد ناوێنەیە دەیە دەبێ بەری هەر تشتی مافێن کێم نەتەوان وەر پاراستن وەکو ئەم دەزانم بڵێن نێزیکی 40 سەدی ji rêjeya xelkên Sûriyê kêm netewin. Kurd dora 15 sedî Alewî bixwe dora 9 sedî ne, Mesîhî 12 sedî ne û grûpên din hene Aşûrî û Türkmen û milletên din çikêm çeyên etnîkî û çi jîn olî ji ber lo hat dibîne piraniya karbidestên navneteweyî behsa wê yekê dikin ku divê ev kêm netewe werin parastin. سەدەبان کوێ هەیە بڵێن ئەوژی ئەو وەکو هەیئەت تەحریر الشام کۆ ڕێخستنەکە حەتان وها لەسەر لیستا تەرۆرەیە ئەمریکایە و بەرێ شاغێ قاعدەیە بەرێ لە سووریە بوو ترس هەیە کۆ بڕاستی ئەv گروپا توندرێ و هەواڵ بەندێن ویان سەر بە تورکیە بەنە ئێدی بنپێکردان دەرحەقیڤان کەمینەیان بکەن بە تایبەت کورد و کریستیان و عەلەوی. سیروان کۆمەلگەی نێونەتەوەی ئەتوانێت چی بکات چ میکانیزمێ بەکار بێنێ بۆ پاراستنی مافی کەمایەتیەکان لە سووریادا ئێمە گوێمان لە زۆرێک لە لێدوانەکانی گەورە کاربەدەستانی ئەم وڵاتانە بووە بەس لە شەڕی داعش دەکەن. ئایا بنەبڕکردنی داعش یا سنووردارکردنی جموجۆڵەکانی داعش بەسە بۆ پاراستنی کەمایەتیەکان؟ هەلوەستا ئەمریکایی بکێمانی ئەمریکا ئاڤە گوتی کۆمادەم گۆ گەفە سووری گەفە داعش لە سووری هەی بتایبەت دەوێ قۆناغا ڤەگوهێز و هەستیاردە ئەمێ هێزین خۆیان لە سووریە بهێلن ئەمێ فشاری لەسەر داعش بەردەوام بکەن حتا ڕادەیەکێک و داعش ئێدی نکارە بە سوودێژ vê قەرباڵغ و ئالۆزیا کۆ لە سووری هەی بتایبەت دووارێ ئەولەکاریدا لە دەڤەرێن بە یابانە سووری بگشتی لێ بتایبەتی لە بنگەهێن بەریەن کۆ داعش تێدا بهێز و وەکو هەنێک بەشێن پارێزگا حەمسە هەنێک بەشێن پارێزگا دێر زۆر و ڕقا ینی ئەو جهێن کۆ داعش بەرێ لێ بەری چەند ساڵان لەوێ دەکێت چالاک و لێ تێراوەی ناکە ینی ئەم نەتەوەینێک بووی ژێڤە کۆ نەتەوەینێک بووی کۆ دوێن ها مەکانیزمێک وەرە داڕشتنش بۆ کۆ ئەف کەس لە سووریە وەرم پاراستن ینی مەبەستا من کەمینەش بەرگۆن ها مژار ئەوە بڕاستی بڵێن مژار ئەوش بەرگۆک مەگوت و هەیە تەحریر الشام ژکوتێ و باکرانداوە چییە لێ خویای هێدی ئەم بێژن گۆتارە ناونەتەوەی بەربوویەکێ بدڕێک و ئەگەر هات و دەستورەکەن و وەختا دەما داڕشتنا دەستورەکە نوش بوو سووریە دەبێ مافین کەمینەیان وەرم پاراستن. باشە لە ناو کۆمەڵگەی سووریادا بەگشتی چۆن دەڕوانرێتە مافی کەمایەتیەکان؟ ئێمە پێشتر ینی هەندێک کێشە و هەندی ئاڵۆزیمان دەبینی لە نێوان کەمایەتیەکاندا بۆ نەمەوە دوا چۆن؟ من دوو راپۆرت لەسەر vê mijarê van çend roja ئامادەکردن بڵێن یەک جوان لەسەر کا ئێدی وێ چاوە لە کوردان و لە کریسیانان بەتایبەت لە باژارên mezin وەکو حەلەب و دووەم مەزنترین باژارê سووریەیە وێ چاوە مەلەکردن لەگەل van هەردوو کەمینەیان وەرەکردن حەیان ها هەیە تەحریر الشام تشتێ باش دەبێژە و سەرۆکی ئەمریکی بایدن دەگۆتارەکە خۆدا ئەڤە گوت و حەتان ها ئۆپۆزیسیۆن مەبەستاوی هەیە تەحریر الشام تشتێن باش دەبێژە لەوێ تشتێن باش لەسەر عەردێژی وەرگەڕاندنەوان وەرەکردن حەتان ها کێم ڕێخستنن مافین مرۆڤ ئەوێ کۆ پەیوەندیان بوار هەیە دەبێژن کێم بنپێکردن هاتنەکردن بڕاستی لێ تەنێ قۆناغای ڤەگوهێزە تەنێ دەستپێکێ ئەمێ لێ بنان کا قۆناغا بێ دوێ چ ببنەها هەنێک کۆبوون ژید لەگەل ئەم بێژن ڕێبەرێن جواکە عەلەوی کۆ بەشار الئەسەد یان ماڵباتە ئەسەد ژێتێ هەنێک کۆبوون ناوبەرەوان هەیە تەحریر الشام لە قرداحە کۆ باژارێ دایکبوونە حافز ئەسەد بوو لور چێ بوویە هەنێک پەیامێن ئەم بێژن مسۆگەرکردنا مافێن وان کێمنەتەوان هاتیەکردن لێ بڵێن ئەم تەوێ دەزانن کۆ کوالسیۆنێکە هێزن سەرهلایەن ئۆپۆزیسیۆنێ هەبوون بەلکی هەیە تەحریر الشام وان پەیامان دەداش بەرگۆ ئەو دەخوازە خۆ نیشان بکە وەکو هێزەکە نەمڕەیە هاتیە گوهارتن هەر تشتێ وێ هاتیە نوێ هێزێک کارە دەسەڵات و حکمڕانیە بکە لێگەلە گروپێن دنیا بتایبەت ئەوێن سەر بە تورکیە وەکو هەنێک جوان ڕێخستن کۆ ئەمریکا وەکو ڕێخستن تەرۆریست بنافکریە ئەوانە ناین کۆنتڕۆلکردن وەکو نمونە لە منبج لە دەڤەرێن
جيرندن ين باريزغا حلبة حتى الكوبا نجي مدرسي هي إيريشي كرداد كنج برلو وتستا مزن وراستي أزمونا راستقين أو بكا حتى كيجان رادية هي التحرير الشام ومزنترين هي زدنا أوبوزيسيونيت كونها حكمرانية دكا حتى كيجان رادية دكارة دا صلاة أخوة نن لسر سوريا لسر آلية دنيا أوبوزيسيوني بتشسبينه سیروان پێشتر ئاماژۆ بۆ کرد کە هەیئەتی تحریری شام هەتا ئێستش لە لیستی تێرۆریستانی ئەمریکادایە و زۆر وڵاتی تریش بە تێرۆریست ناودێریان کردووە لە هەمان کاتیشدا بە پێی میدیاکانی ئەمریکا باز لەوە دەکرێت کە لەوانەیە هەیئەتی تحریری شام ئەو نازناوە تێرۆریستی لەسەر هەڵبژیرێت ئەگەر شتێکی وا ڕوویدا چ گۆڕانکاریەک دەبێت بۆ هەیئەتی تحریری شام هي التحرير الشام نها سياستك او دزانه چ تشتكو جواكا نافنتوي دخواز بهيزه لروجافاي يعني جواكا نافنتيا روجافاي امريكا ولاتين دين چ تشتكو دخواز بهيزه هي التحرير الشام لسر عرضه دبيجا ام سوريا ك برنتو دخوازن وتيدا ارامي هبه وتيدا دادمندي هبه ام 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 مش حرق امي بحركه سير دانو سندنه بكن دناف ام بيجن بيكاتين جواكا سوريدا وبراستيجي ولاتين روجافاي دخوازن فانتشتا بهيزن لوكو بايدن جي قوت بايدن قوت كو امي تاني جافديريه بكن نها امريكا دروشا جافديريه دي كابزان حتى كيجان رادي اف جروب هان بجديل سر عرض مامالي بفان دوسين جرينجو هستيار دكا والسروي بنجهي كاربدستك امريكي حتى جدنج امريكا جير قوتبو نها ام دقوناغا ليفغري دنا كا امي جافي خو بدني اگر براستي امي كاربن دانو ستندني باواي كي فرمي بهي التحرير الشام بكن لي صديصه بلن ببوره افقش للسروي كيدميني كاد في دوان شان حفتين ده تو دوي وهي تحرير الشام تشبكن نشانم بيشي تيكلن تفل هافن لآلية كي دبيجن أمي باراستنا كمنا طبعا بكن للآلية دنجي هجرت الكابينيا فجوهيزيا أبو محمد الجولاني بنكون ها نافي أحمد الشرع تناسكرن براني كسنن ميرن كسني باك جراوند دوانيا أخوان مسلمين يا كسني سلفيين وجهادين جبرلو أم نظن كاويد فان شان روجات شبابن جافين هيئة تحرير الشام لسر عرضي ودانو سندناوي بفان دوسان وصدينا صد دسني شانكرنا كسني جمو اولام اگر افيك بيكات بلكي امريكا وولاتن روجافاي ايدي دانو سندنه بير بوغهرن يانجي وي دس اوكو دسبيك وي ليستا تروري درخينن يعني بقشتي کۆمەڵگەی نێونەتەوەیی نایەوێت ئەو ئەزمونەی تالیبان لە سووریادا دووبارە ببێتەوە بخۆ دەزانی ینی کاتێک حکوومەت لە ئەفغانستان گۆڕا تالیبان کۆمەڵێک یاسای ئێجگار توند و ڕقی بەرامبەر بە خەڵکی ئەفغانستان دەرکرد. يعني افجي تشتكي ازمونك درسك جو هيئه تحرير الشام بتايبت سوجي ورقرد درباسي شامي نبو وحرتش روخانا حتى حكومة بخوش وكهشت يعني حكومتها بشار الأسد ما رجيم شو بشار الأسد شو لحكومتها وي يعني سروك وزير ما ووزير ما حطاكو أو بروسيسا هان دسبيك بروسيسا فاجوهستني مثلا هناك بانغوازي بلافكر هناك داخوياني بلافكر جو تشينا بكاس نزيكي ملكين جشتي ببن تشينا بكاس نزيكي دزجهن دولتي وحكومتي ببن بنك مثلا بنك نافنديا سوري بريارك درخست جو امريكاري خو بردوام بكن مثلا هي تحرير الشام هروها داخويانك درخست جو تشينا ب اندامن وين يعني تشكدارين وين نزيكي جناب بن يعني تشتنا لسر جناب فرض بكنا فانا قش داخويانين على سر عرضه صدي صد قال لك تشت هنا نوقو او لسر مديا وراغهاندين بيجن لصدي صد او تجرباكو لافغانستان بطالبان رشيبو هي تحرير الشام ناخذ كل سوريا دوباره بكيماني بلا بيش دشي سيروان يعني سوريا لا ازموني عراقي جور قرتبه لدواي 2003 او شبرزي وبرتوازي كدروز راسته لي بلا تشتكي جود في ام بيجن اف كان صالم بكيماني 2016 باريزگها ادلب لباكور روجافاي سوريا جوي شاي حتى بري كان روجان لجير دا سلاطه ببراني لجير دا سلاطه نصره وكوبا باشا نافي خكر هيئه تحرير الشام قال لك نمونه الويدك هنا اجر ميجو درسك بدا ما يام تشتكي جي في من اوكو نصره نكار اواي تشتكون هاد بيجي حكمرانيه بك لويدك قانونك تندري يا اسلامي مشان دبو شريعه يعني شريعه اسلامي لويدك دستور دا صلاه بو ونهاتي اخافتن دو بديسجي اگر هاتو دستور كنو لسوري هات اواكرن ويصدي صد جدرا ويان شافكانيا ويسركي شريعه اسلامي به اجام دفي امتنه ببينن كابراستي وافكريا يعني اخافتني وان ببن كريا سر عرضه يان وكو سیروان زۆر سپاس دەکەم. سپاس بڵێن.
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵێ.